بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. مامۆستایانی بەڕێز و خۆشەویست، ئامادەبوانی خۆشەویست، السلام عليكم ورحمة الله. لەم یاد بوو مانگی یادی لەدایکبوونی فەخری عالەمە عليه الصلاة والسلام، لەم بۆنەیە کە دیداری زانایان و بانخوازانە. سڵاو و ڕێز و درود ئەنێرین بۆ فەخری عالەم عليه الصلاة والسلام و ئەم یادە پیرۆز دەکەین لە هەموو موسڵمانان و لە هەموو بەشەریەت. سوپاسی ڕێکخراانی ئەم دیدارە ئەکەین بە ناوی یەکگرتووی ئیسلامی کوردستانەوە، دەستخۆشیان لێکەین و مێ دەکەین کە بەردەوام کۆڕ و دیداری لەم بابەتە ئەنجام بان و بتوانن خەمخۆرانی ئەم دینە، خەمخۆرانی ئەم میللەتە کۆ بکەنەوە و ئاڵوگۆڕی بیر و ڕابکەن و کاری جوان و ئیجابی ئەنجام بن. بەڕێزان، دیارە ڕۆڵ و کاریگەری زانایان عولەما لە سەراسەری مێژووە لە ئاستێکی گەورایە و ئەوان تەواوکەری و ئیدامەپێدەری بەردەوامکردنی ئەم دینەن کە دینی خاتەمی پێغەمبەرانە و پەیام تەواو بووە، ڕیسالە تەواو بووە، نیعمەت تەواو بووە، وەحی وەستاوە. شوێن کەوتووەکان ئەبێ بە چاودێری و بە ڕێنمایی و بە ڕابەرایەتی زانایان و بانخوازان دینداری خۆیان ئەنجام بن. بۆیە هەر ڕاپەڕین و هەر ڕابوون و هەر حەرەکەتێک کە بیەوێ خزمەت بە ئیسلام بکە و خزمەت بە موسڵمانان بکە، پێویستە زانایان ڕۆڵی کاریگەریان ببێ و حزوریان ببێ. زانا وەکو مەبەلیغ و ڕێپیشاندەر، وەکو موبەین و بەرچاو ڕوونکەرەوە، نەک وەکو ڕەجولدین، چونکە لە ئیسلامە ڕەجولدین نییە، عالمی دین هەیە. لە ئیسلامە قودوە هەیە، ئیمامی هیدایەت هەیە. بۆیە زانا پێویستی بەوەیە کە لە پێش هەر کەسەوە خۆی کۆڵەکەکانی قودوەبوونی خۆی، ئەحکامی قودوەبوونی خۆی ئەنجام بە، تاوەکو بتوانێ مێستاقیەتی ببێ، تاوەکو بتوانێ ڕابەرایەتی ئوممەت بکە. ئەم پرۆسەیە پرۆسەی خۆ پێگەیاندن و محکەمکردنی دوو ڕوکنی ئیخلاس و ئیتقان و شارەزایی و علمێک کە نەفعی بۆ خۆی و بۆ خەڵکیش ببێ. شارەزایی لە شەریعەت و شارەزایی لە واقع
وهەڵگۆزینی حکمی شەرع لە کتاب و لە سوننەی صحیح بۆ ڕۆژانەی کۆمەڵگا، ڕۆژانەی تاکەکانی کۆمەڵگا ئەرکێکی قورس و ئەرکێکی گەورەیە. ومێداوەرم زانایانی موسڵمان، زانایانی گەلی ئێمە موفق بن زۆرتر بەرەو ئاستی مەسئولیەتی خۆیان هەنگاو بنن. بێگومان لە بیرمانە کە هەمیشە ڕژێم و دەسەڵاتەکان ئەیانەوێ زانایان ڕوو بە خۆیان ببەن و بیانکەنە دەرباری و بیانکەنە کۆمەکی شەرعاندنی ئەو شتانەی کە ئەیکەن. ئەمەش بەڵایەکی گەورەیە لەسەر عیلم و لەسەر عولەما. و هەمیشە لە مێژووە زانا گەورەکان تووشی دەرگیری و بەرهەڵسکاری بوون لەم بارەوە. ئەو لەلایەکە و لەلایەکی ترەوە زانا ئەگەر چاوی لە دەمی سەوادی خەڵک بێ و چاوی لە فەیسبووک بێ و چاوی لە چەپڵەی خەڵک بێ، لەوێوە بچێتە ناو نجومیەت و ڕەمزیەت و دەرکەوتن، ئەویش بەڵایەکی ترە. ئەسڵەوەیە زانا متەوازن، شەرعڕە و وەسەتی بێ، نەچاوی لە دەسەڵات بێ، لە چاوی لە خەڵک بێ، چاوی لە شەرع بێ، چاوی لە کتاب و سوننە بێ، چاوی لە ڕەزامەندی خوا بێ. ئێمە لەم ڕۆژگارە هەستەکەین کە پیلانی گەورە، پلانی مەحکەم دژ بە دینی خوا هەیە. هەموو عەسر و سەردەمەکانیش هەروە بووە. بەڵام گرنگە ئێمە لە عەسری خۆمانە ئەژین. ئەرکی زاناکان، ئەرکی حەرەکاتی ئیسلامی، ئەرکی تەجەموعات و کۆمەڵە ئیسلامیەکان ئەوەیە کە زیاتر استراتیژی بین، بیرکردنەوەی قوڵمان ببێ و زیاتر یەکڕیزی بپارێزین و زیاتر مەشغوڵ نەبین بە شتی لاوەشی و لقوپۆت، لەگەڵ جەوهەرە مامەڵە بکەین، لەگەڵ مەقاسیدی شەریعەتە نزیک بین و مامەڵەی سەردەم بکەین بەو شێوەیەی کە خوا ئەوێ و دین عزەتی دینی تایە. لە وڵاتانی ئیسلامیە ئێستا حضوری سەربازی کەمە بۆ ئیستیعمار و بۆ داگیرکەر، بەڵام حضوری فەرهەنگی، حضوری سەقافی، حضوری حەزاری بە بۆنەی عەولەمەوە، بە بۆنەی تەکنۆلۆژیاوە، بە بۆنەی پەیوەندی و عەلاقاتە، و بە بۆنەی ئەو ڕژێمانەوە کە زۆرتر دەستنەمامی داگیرکەرانن، و بە بۆنەی ئەو هێزوو جەماعاتەوە کە لایەکن و پەنایە و قیبلەیان داگیرکەرە، حاڵەتێک لە چاولێگەری و غەربزەدەیی و ئیعجاب بە بێگانە زاڵە بەسەر کۆمەڵگا و بەتایبەتی بەسەر گەنج و لاوەکانمانە. خۆماڵیکردنەوەی کۆمەڵگەکانمان و هێنانەوەیان بەرەو باو باپیرانیان، بەرەو مێژووی ڕابردووی میلەتەکەمان و شیرینکردنی دین و خۆشەویستکردنی دینداری و واقعیبوون و دۆزینەوەی ئالیات و میکانیزمی دروست شەرعی
وتەیسیر و بە ئاسانکردنی ئەو شتانی کە مەجالی تیا هەیە لە ڕووی فقهیەوە ئەرکی قورسن و زاناکانە بخوایان مانوو بکەن لەمە بۆ ئەوەی بتوان ڕابەرایەتی هیدایەت بکەن ئیمامەتی هیدایەت بکەن چرا بن عەولەما تەکنۆلۆژیا وەسائلی پێشکەوتنی عیلمی زۆر شتی تێک داوە کۆمەڵگەکانی تێکەڵ و پێکەڵ کردووە بە تایبەتی گەنجان بوونەتە قوربانی ئەبێ لە هەمان ڕێگەوە بە هەمان کەرەسە و وەسائل بزافی ئیسلامی کاری ئیسلامی بانگەوازی ئیسلامی کار بکە ناکۆکی ناڕێکی ئەگەر لە ئیختلافی ڕەیەوە دروست بێ شتێکی سروشتیە بەڵام ناکۆکی نابێ بگاتە لێ خوێندن و یەکتر شکاندن و بەربوونە یەکتری پرۆسەی ڕابەرایەتی ئەم ئوممەتە پرۆسەیەکە یەکەم جار ئیخلاس و سدقی ئەوێ ئینجا ئیتقان و لێزانینی ئەوێ شارەزایی عیلمی ئەوێ اینجا اتفاقی ئەوێ تەفاهمی ئەوێ ڕۆحی پێکەوە ژیان هەڵکردن لە موجتەماع احتیفاظ بە ئەم تەرکیبەی کۆمەڵایەتی 1400 ساڵە بەعزێ لە ئاینزا و بەعزێ کۆمەڵی بەدەر لە ئیسلام لە موجتەمەعاتی ئیسلامیە هەیە چۆن ماوەتەوە چۆن احتیفاظی پێکراوە نیشانەی سەماحەتی ئیسلامە نیشانەی قودرەتی زانایانە کە تەکیفی ئەمەیان کردووە لە ڕووی شەرعی و فقهیەوە تونڕەوی تونفکری سەرلێ شێوان و ئینحراف شتێکە لە مێژووە هەر بووە بەڵام ئەمڕۆ دەستانێکی بێگانە هەیە هەم ئاودێری ئەکا هەم لە ڕووی مخابراتی و دەستگا تایبەتەکان و پەرەی پێدا و کاری لەسەرەکە و هەمیش ئەوێ بیناسێنێ بە ئیسلامی حەقیقی و هەر دەنگێکی تر کە دژ بێ بەوە یا تونڕەو نەبێ بە ناحەقیقی و بە موجامەلە و بە کەمتەرخەمی متهەمەکرێ ئەمە فێڵێکی گەورەیە لە مێژووە ئینحراف بووە بەڵام ناسێنراوە بە ئینحراف مجەڕەد کراوە لە دینداری لە دین وەکو ئینحرافێکی بەشەری لە ڕووی عەقیدە بێ یا سلووک بێ یا هەرچی بێ بەڵام ئێستا کارێک ئەکرێ ئیش ئەکرێ لەسەر ئەوەی ئینحرافی عەقیدەتی سەرگەردانیە کە بەعزێک تێئەکەون بناسێنرێ بە دینداری ئەمە ئیشی زۆری ئەوەیە کە زانایان کاری لەسەر بکەن و تەئسیلی ئەو حکومە بکەن کە ئینحراف ئینحرافە لادانە ئیسلامیەکان بەگشتی ئەوانەی پرۆژەی ئیسلامی هەڵەگرن چ زانایان بن چ حرەکات و بزافە ئیسلامیەکان بێ ئەبێ تەنزیمی ئەولەویەت بکەن ئەهەم و مهم جیا بکەنەوە ئەبێ پرۆژەکەیان قوڵتر بێ لەوەی کە هەمیشە لە ڕەت فعلا بن ئەبێ فعلیان ببێ گرنگە کە مەشغوڵ نەبین بە ڕەت فعل و پەرچەکردار هەر ڕۆژی شتێک خەڵک مەشغوڵ بکە
نخبە نابێ مەشغوڵ بێ ئەگەر خەڵک مەشغوڵە بێ نخبە بێ مەشغوڵ بێ بە ئیشی خۆیەوە. ثوابتی دین معلومە، مەقاصدی شەریعەت معلومە، ئەبێ ئەوانە بەوسەلە بن، ئەوانە کۆکەرەوە و ئاراستەکەری بانخواز و زانا بێ. پرۆژەی تەجدید کە ئەمڕۆ وەکو ئەفراد ڕەنگە ئەنجام نەدرێ، بەڵام وەکو کاری جەماعی، وەکو جەماعات و حەرەکات ئەتوانن پرۆسەی تەجدید و نوێکردنەوە ئەنجام بن. ڕاستە نبووەت نەماوە، عیسمەتیش نەماوە، هەر کەسێک کارەکە داعوەکە مەعسووم نییە، ئەخطائی هەیە. بەڵام پێکەوە کارکردن، کاری جەماعی بە شورایی کارکردن ئەتوانێت تا ڕادەیەکی زۆر کار و حرەکەت مەحفوظ بکا لە تێکەوتن و هەڵە. گەلی ئێمە گەلێکی موسڵمانە، محتاجی زانایانە، محتاجی دەرمانی ئیسلامە، محتاجی لێبڕان و خەمخۆریەکی زۆرترە. زانایانی ئێمە درێغیان نەکردووە بە گشتی، بەڵام لەوە زۆرتری ئەوێ. داواکارین خوای پەروەردگار هەموو لای هەموو موفەقە و ڕێکخرانی ئەم دیدارە سەرکەوتووتر بکە، جێگای سوپاسە و هەموومان موفەقکە بۆ ئەوەی کە ئەبێ بیکەین. والسلام عليكم ورحمة الله وبركاته.